لەم وەرزە بە دواوە وەرزی ڕواندن و چاندنی نەمامە. بناری گۆیژەش هەڵمەتی سەوزکردنی دەچێتە بواری جێبەجێکردنەوە و ڕێکارەکان بۆ سەوزکردنی تەواو بووە دەست بەکارکردن کراوە کە بڕی 22,000 نەمامی هەمەچەشن دەچێنرێت. ئێمە وەکو ڕێکخراوی CDO کە لایەنی جێبەجێکاری پرۆژەی سەوزکردنی 200 دۆنم لە شاخی گۆیژەی کە بودجەی پرۆژەکە بە سپاسەوە لەلایەن کۆمپانیای ئاسیاسیەڵەوە دابین کراوە. مانگی 5 2020ەوە دەستمان کردووە بە جێبەجێکردنی پرۆژەکە و چەند هەنگاوێکی باشمان تێپەڕانوە، گەشەسەندێکی پێرە پێشچوونێکی باشی بەخۆی بینیەوە پرۆژەکەمان تا ئێستا. ئەمڕۆ کۆبوونەوەمان کرد لەگەڵ نوێنەری کۆمپانیاکانی ترە کە ئەوانیش پرۆژەی هاوشێوە جێبەجێ ئەکەن هەر لە شاخی گۆیژە بە پاکردنەوە و دروستکردنی خەتەگرادۆنیەکان، هەروەها هەڵکردنی چاڵ بۆ نەمامەکان بۆی ئامادە بن لە کاتی ناشتنیا. لەگەڵ شتێکی ترکە کردومانە ئامادەکردنی پەیێنی سروشتی بووە، هەروەها دیزاینکردنی سیستەمی ئاودێری پرۆژەکە. قایمقامێتی سلێمانیش وەک لایەنی پەیوەندیدار هاوکاری پرۆژەکە دەکات بە چاودێریکردن و ڕێنماییکردن تا پرۆژەکە بە شێوەیەکی دروست بەڕێوە بچێت. بەشدارین لەگەڵ کۆمپانیاکان کە بۆ سەوزکردنی شاخی گۆیژە. ئەو کارانی ئێمە کەیکەین ئێمە هاوکارین لەگەڵ یانە سەبارەت بە وەکو حکوومەت کە هاوکاری کۆمپانیاکان بین بۆ بەرەو پێشبردننی کاری سەوزکردنی گۆیژە کە ڕێژەی دارەکانیش لە 22,000 دار خۆی ئەبینێتەوە و 23 جۆر داری گونجاو بۆ شاری گۆیژە دیاری کراوە و جێبەجێکراوە. بناری گۆیژە ساڵانە لە ڕێگەی ڕێکخراوە ژینگەیەکان و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی سەوزکردنی دەدرێت. ئەم ساڵیش بەهۆی سووتانی بەشێک لە دار و درەختەکان و لە ناوچوونیان ئێستا لە ڕێگەی پرۆژەیەکەوە دووبارە هەوڵی سەوزکردنی دەدرێت، ئەویش بەڕواندنی چەندین نەمام. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.